دکتۆر ئیبراهیم ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا ئەگەر باس لە ڕووداوەکەی شەوی ڕابردووی تورکیا بکەین، هۆکاری ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە لە ئێستادا لە جیهاندا بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس و ئەو کاتتان باش. ئەگە دەرفەتم بدەی یەک هەڵەیەکی گچکۆکەت بەڕاستکەمەوە من دکتۆر نیمە بەکالەرێسمێ لە یعلام. زۆر سپاس. هەڵبەتە ئەم ڕووداوانە هاوشێوەی ئەو ڕووداوانن کە ئاسایشی جیهانیان خستۆتە ئاسایشی جیهانیان خستۆتە خەتەرەوە. ئەوانە بەشێکن لەو تیرۆرە ڕێکخراوەی کە لە دوای ساڵانی 1969 سەدەی ڕابردووە هاتە بواری نێودەوڵەتیەوە، کاتێک کە چل جوولەکە هەستان لە نیویۆرک دەستیان کرد بەسەر نوێنەرایەتی سووریا و دواتریش کۆمەڵێک ڕەفاندنی فڕۆکە و تەقینەوە و کۆمەڵێک تیرۆرکاری تری بەدووادا هات. ئەم تیرۆرە جۆرێکە لە تیرۆر کە ڕێکخراوی سیاسی مەبەستدار لە پشتنی مەبەستەکە بۆ ئەوەیە کە ئاسایشی هەروەک چۆن ئەوان خۆیان بە مەزلوم دەزانن، خۆیان بە غەدر لێکراو دەزانن، دانەوێ دەوڵەتان نێڵن لە ئاسایش و ئارامی دابژین. هەموو ئەو تیرۆرانەی کە کراون ڕویان داوە با بڵین لە 11 سێپتەمبەرەوە کە تیرۆر بە فراوانتر دێتە کۆڕی نێودەوڵەتیەوە دەبێتە مەترسیەکی گەورەتری جیهانی. هەموو ئەوانە ئەو ڕێکخراوانە ئەنجامیان داون کە لە ئاستی دەوڵەت دانین، ڕێکخراوی سیاسی بە ئایدەلۆژیای ئاینی یان غێر ئاینینە. بۆیە ئەوەی هێرشەکەی شەوی ڕابردووی تورکیاش هاوشێوەی هەر ئەو تیرۆرکاریانن کە لە فەڕەنسا ڕوودەدەن، لە ئەڵمانیا ڕوودەدەن، لە ئەمریکا ڕوودەدەن، لە هەر وڵاتێکی تر ڕوودەدەن و لە ناوچەکەی خۆشمان لە کوردستانیش ڕوودەدەن. بۆیە بەس یەک دیاردەی تازە تێدا بەدیکرا ئەوە بوو کە ئەو کەسەی کە خۆکوژی نییە، هەڵبەتە ئەو کەسەی کە هەستاوە بە ئەنجامدانی کارەکە چەکی بەکارهێناوە بۆ کوشتنی ئینسان و هەتا ئێساش ئەو کەسە دیار نییە، مەسیری دیار نییە ئایا کوژەراوە چی لێ هاتووە. هەتا ئێستا دەستگا ئەمنیەکانی تورکیا بە دوو کەسەدا دەگەڕێن کە بۆ هۆکاری ئەوەی کە ئەم کارە تیرۆریستەی لە شاری ئەستەمبوڵ خوڵقاند. باشە، ئەگەر باس لە مەترسیەکانی تیرۆر بکەین لەسەر جیهان، ئەتوانین بڵێن ئێستادا مەترسی تیرۆر لە جیهاندا لە چه ئاستێکدایە؟ بێگومان هیچ کاتێک ئاسایشی جیهان، ئاسایشی دەوڵەتانی زلهێز بەخەدەر ئێستا لە خەتەردا نەبووە لە ڕووی تیرۆرەوە، چونکە ئێمە ئەو تیرۆرەی کە دەیبینین خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر دەوڵەتانی زۆر گەورەی دنیا، بۆ نمونە ئەمریکا، وڵاتانی ئەوروپا، بەریتانیا، کۆی دەوڵەتانی ناوچەکە لە زمانی ئێمەش ناوچەکەی ئێمەش. بۆیە ئەم مەترسیە لەوە پەرەیگرت کە با بڵێن ڕێکخراوی قاعیدە کاتێک ئوسامە بن لادن سەرۆکی ڕێکخراوی قاعیدە وتەیەکی بەناوبانگی هێنایە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر مەسەلەی تیرۆر، وتی هەتا ئاسایشی ئێمەی موسڵمان لە جیهاندا بەرقەرار نەبێت، ناهێڵین ئاسایشی یەک ئینسان لەسەر زەوی بەرقەرار بێ. ئەمە بوو بە وەکو بڵێ ستراتیژیەتێک بۆ ئەو گروپانەی کە تیرۆری لەسەر بنیاد دەنێن و فیعلەنیش قاعیدە توانی لە 11 سێپتەمبەر زەرەرێکی یەکجار گەورە بە ئەمریکەکان بگەێنێ. جۆرج بۆشی کوڕ لە بیرەوەریەکاندا باسیەوە دەکات، دەڵێ ئێمە چاوەڕوانم دەکرد کە ئەو کاتێک کە ئەمریکا ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە، ئەو کاتەیە کە تارەیەکی سۆڤیەتی عەفوەن ڕووسی یەکێتی سۆڤیەتی پێشوو بێت بۆ سەر ئەمریکا و یان بۆمبێکی ئەتۆمی ئەوان بێت مەترسی بۆ سەر وڵاتەکە ئێمە دروستکە و هاوڵاتیانی ئێمە شەهیدکە بکوژێ و لە ناوبەرێ. کەسی ئێمە بینیمان کۆمەڵە خەڵکی زۆر نەناسرا و خەڵکێک کە ئێمە هەرگیز حسابمان بۆ نەکردبوون کە ئەوەندە مەترسین بۆ سەر ئێمە لە ناو خاکەکەی خۆمان 3000 کەسیان کوشت و بۆیە دواتر جۆرج بوو. بەڵێ ئەمانە چ کاریگەریەک لەسەر پەیوەندی نێودەوڵەتیەکان دروست دەکەن لەسەر جیهان؟ بێگومان کۆی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئێستا لەسەر ئاسی نێودەوڵەتی
زۆربەی وڵاتانی پێشکەوتوو ئەو وڵاتانەی کە بەرژەوەندی اقتصادی و ئەمنیان هەیە زۆر لەسەر ئەوە کۆکن کە دەبێ بەر لە هەر جۆرە تیرۆرکاریەک بگرێ ئەو تیرۆرکاریە چێ ناوخۆیی بێ چ ئەو تیرۆرکاریە ڕێکخراوە نێودەوڵەتیە بێ کە ڕێکخراوەکان دەیبەنە وڵاتانی تری دوور و نزیک. بۆیە وڵاتان لەسەر ئەوە کۆکن کە تیرۆر مەترسیەکی زۆر گەورەیە و جۆرج بۆش کاتی خۆی بنیاس نەبوو لە ستراتیژیەتی خۆی کاتێکە حکمی گرتە دەست لە ساڵی 2000 ئەو بەنیازی ئەوە نەبوو کە بێتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکانی دنیا دەیویست لە ناو وڵاتەکەی خۆی پەرە بە پێشکەوتنی وڵاتەکەی خۆی بە تایبەتی لە مەسلەی بژانەوەی ئابووری و کەرتی سەحە و کەرتەکانی تری وڵاتەکەی بدا زۆر کەمتر چاوی لەوە بوو کە بێتە ئەو ناوچانە. بەڵام 11 سپتەمبەر هات کۆی هەموو ئەو معادلاتەی گۆڕی کە ستراتیژیەتی بۆش بنیاتی لەسەر نابولانی کەم بۆ 4 ساڵی کە دەسەڵاتی گرت بۆ دەست لە دوای با بڵێن جۆرج بۆش هات لە ئەنجومەنی ئاسایش و ئەنجومەنی ئاسایش لەگەڵ بەتایبەت لەگەڵ بەریتانیا و کاتە تونی بلێر لە حکم بوو هاتن لە ئەنجومەنی ئاسایش بڕیارێکیان دەرکرد بۆ ڕوبڕووبوونەوەی ئەو وڵاتانەی کە تیرۆر بەرهەم دێنن و تەنانەت بۆش وتەیەکی زۆر بەناوبانگی هێناکە یان دژمی لەگەڵمنی کە دژی دەبێت دژی تیرۆر بی یان کە لەگەڵمنی تۆ لە بەری تیرۆرستانی بەو ڕوانگەیە ئەوان ڕوبڕووبوون هەتا ئێستاش ئەو ستراتیژیا لەسەر ئاستی جیهان کاری پێدەکرێ و وڵاتان لەسەری کۆکن ساڵانە بەتایبەت لە ئەڵمانیا وڵاتانی دنیا دێن ستراتیژیەتی ساڵانەی خۆیان لەسەر مەسەلەی دابینکردنی ئاسایش و ڕوبڕووبوونەوەی گروپە تیرۆریستیەکان بنیاد دەنێن. باشە تا چەند مەترسی دووبارە بوونەوەی ئەم جۆرە کردوانەیە خودم جۆرە ڕووداوانە هەیە بەتایبەت لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێگومان ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو کاتێک معڕاسترە بەڵام لە ئەوروپاش مەترسێکی زۆر گەورە لەسەر وڵاتانی ئەوروپا هەیە. ئێمە ببینین کە لە 25 مانگەوە کاتێک مەسیحیەکانی ئەوروپا ویستیان ئاهەنگ بژێڕن بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح عەلەیهی سەلام لەو کاتەوە هاتن لە هەموو ئەو وڵاتانەی کە پایتەختە گەورەکانی دنیا کە جاران بە هیچ جۆرەکە حساباتان نەکرابوو کە هاوڵاتیانیان بۆ ئاهەنگ گێڕانێکی ئاسایی ئەو هەموو تەدابیری ئەمنیان بۆ بکرێ. ئەمساڵ بە تایبەت ئەمساڵ یەک تەدابیری یەکجا زۆر گەورە بۆ مەسەلەی پاراستنی هاوڵاتیەکانیان کرا بۆ ئەوەی کە هاوڵاتیانیان بە ئاسایی بازاری خۆیان بکەن و ئاهەنگەکانی خۆیان بجێڕن بووە ئەو خۆشی و شادیانەی کە لە کۆتایی سەری ساڵ دەیبینن بیشێژن وەکو ساڵانی تر. بۆیە ئەوان حسابێکی گەورەتریان بۆ ئەو مەسەلانە کردووە و ئەو ساڵش خۆتبەختانە لە ئەوروپا ئەوە دووبارە نەبووە ئەوەی حاڵەتێکی شاس ڕوویدا کە ئەوە بوو کە لە تورکیا بوو تورکیا ئێستا زۆرتر ڕوبەڕووی مەسەلەی تیرۆریستی بۆتەوە لە ناوخۆی چونکە قاعیدا لەوێ پێگەیەکی بەهێزی هەیە هەم لە ناو تورکەکان و هەم لە ناو هاوڵاتیە سوورانەی کە ڕوان کردوتە وڵاتەکە و تورکیاش سیاسەتێکی هاوسەنگانەی نییە لە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هەر ڕۆژە بە ئاراستەیە کار دەکا. بۆیە بەڕای من هەموو کاتێک ئەگەری دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە لە ناوچەکەی ئێمە و لە تورکیا و لە ئەوروپا و لە هەر وڵاتێکی تر هەیە دووبارە دەبێتەوە چونکە ئەو ڕێکخراوانەیە بە تایبەت هێزە ئیسلامیەکان کە پەنا بۆ تیرۆر دەبن ئێستا ئاراستەی تیرۆرەکان گۆڕیوە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی بکەنە قوربانی ئەو هاوڵاتیانە حیز باکیان بەوەنی ئەو هاوڵاتیە لە بازار بێ یان لە ناو پاس بێ یان لە ناو فڕۆکە بێ یان لە هەر شوێنێکی تری شاردا بێ. باشە ئەگەر باس لە هەرێمی کوردستان بکەین لە نێو مەترسی تیرۆردا توانین بڵین هەرێمی کوردستان لەکوێ مەترسیەکەدایە؟ بێگومان ئێمە لە ناو دڵی مەترسی تیرۆرداین. هەرێمی کوردستان ئێمە ساڵی 2004 لە یەکێکی شوبات دوو لقی پارتی و مەڵبەندی یەکێتی بوون لە قوربانی ساڵی 2004 بوونە ئامانزی تیرۆرستان و بتر لە 200 کەس بۆ شەهید و دەیان خەڵکیش بریندار و سەدان کەسیش بریندار بوو
ئێمە دەیان کردەوەی تیرۆریستی لە سلێمانی ڕوبەڕووی موسسەکانی ئێمە بۆەوە موسسەکانی وڵاتی ئێمە بۆەوە بەڵام یەک جیاوازی هەیە ئەوەی ئێمە هەتا ئێستا ئەو کردوانەی کە ئەو کەسانەی کە ئەو گروپانت هەڵبەتە پێشتر قاعدە بوو ئێستا داعش کە هەوڵی تیرۆر دەدەن ئێرە زۆرتر مەبەستیان دەستگا ئەمنیەکانە موسسەکانە کەمتر مەبەستیان هاوڵاتیانە ئەگەر مەبەستیان هاوڵاتیەوە ڕەنگە زیاتر بتوانن ئامانجەکانی خۆیان لە تیرۆر و لە کوشتن وە زۆرتریش بکەن بەڵام زۆرتر مەبەستیان ئەوەیە کە دەستگاکانی دەوڵەت دەستگاکانی حکوومەت و بارگای حیزبەکان بکەنە ئامانج. بەڵێ ئیبراهیم عەباس ئەگەدار لە پەیوەندێنەوە دەوڵەتیەکان ڕاستەوخۆ لەو لێرە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.